ئەم شەقامێکی استراتیژی و گرنگی دەبێت لەبەر ئەوەی کە ناوچەی قولەرەیسی و گەڕەکی ڕاپەڕین دەبەستێتەوە بە سەرچنار و چەقچەقەوە. ئەمە شەقامێکی سیمەتری نوێیە کە لە چەقچەقەوە ئەچێتەوە بۆ قولەرەیسی بۆ ئاسانکاری هاوڵاتیان و بۆ کەمکردنەوەی لۆد و قەرەباڵغی لەسەر ئەو بەشەی کە دەکەوێتە لای پردەکەی قلیاسانەوە بۆی کەم بێتەوە و هاوڵاتیان ئیتر لێرەوە هاتوچۆ بکەن. ئەمە ئەو دوو سایدەی چەقچەقە لێرەوە ئەم دوو سایدە تێدەپەڕێت دەچێتەوە نزیک زانکۆی کۆمار. لێرە کاک محەممەد سەلامی لێ وتەبێژی کۆمپانیای شاری دایگەک فەرمی دێرە کاک محەممەد سڵاو لێ بێ ئەم شەقامە درێژەکەی چەنە کەی تەواو ئەبێ. سڵاو لێوەش بەخێر بن. ئێمە و گروپی کۆمپانیەکانی دایک و پرۆژەی نیشتەجێبوونی شاری بابان جێبەجێکاری شەقامێکی نوین بۆ شاری سلەیمانی خۆشەویست کە شەقامی بابانە شەقامێکی دووسایدی سیمەتریە کە ئێستادا قۆناغی یەکەمی ئەمڕۆ بە کۆتا دەگات کە نزیکەی 1 کیلۆمەتر قیرتاوی بۆ ئەنجام دەدرێت و هەروەها ژێرخانی ئەم شەقامە بە کوالیتیکی بەرز و ستانداردێکی ئەندازیاری زۆر باش ئەنجام دراوە و ئەم شەقامێکی استراتیژی و گرنگی دەبێت لەبەر ئەوەی کە ناوچەی قولەرەیسی و گەڕەکی ڕاپەڕین دەبەستێتەوە بە سەرچنار و چەقچەقەوە کە دەبێتەوەی هۆی کەمکردنەوەی ئەو قەرەباڵغی و جەنجاڵی لە شەقامەکانی دەوروبەری ئێرەدا هەن و لە ناو شەقامەکەدا پلازایشی گەورەمانەیە کە ڕوبەری 5,000 مترە. ئەم 5,000 مترە دەبێت لە ئایندێکی زۆر نزیکدا دەبێت بە 5,000 متر سەوزایی بۆ شاری سلەیمانی خۆشەویست و شەقامەکە شەقامێکی گشتی دەبێت جگەلەوەی دەواازەیەکی پرۆژەی نیشتەجێبوونی شاری بابان دەکەوێتە سەر شەقامەکە لە خزمەت گشت هاوڵاتیانی شاری سلەیمانیدا دەبێت و بەتایبەت قولەرەیسی و گەڕەکی ڕاپەڕین کە دەتوانن لێرەوە هاتوچۆ بکەن و وەک گوتم قۆناغی یەکەمی ئێستا دەتوانم بڵێم ئەمڕۆ بە کۆتا ئاگات و قۆناغی دووەمیشی دیزایانی تەواو بۆ کاری بڕین و پڕکردنەوەی بۆ ئەنجام دەدرێت ئێستا لە کاری بڕین و پڕکردنەوەدایە و ئەم شەقامە دەبێت بە شەقامێکی بازرگانیش لەبەر ئەوەی لە ئایندەدا چەندین ناوەندی بازرگانی و ڕێستۆرانت و کافێ و دوکانی بازرگانی لەسەر ئەم شەقامە دەکرێتەوە کە ئەمەش دەبێتە هۆی بوژانەوەی کردی گەشتیاری و گەشت و گوزار بۆ شاری سلەیمانی. کاک محەممەد ئەمە کەی تەواو ئەبێ؟ ئەم شەقامە وەک گوتم ئێمە ئێستا قۆناغی یەکەمیمان تەواو کردووە لە چەند مانگی داهاتوودا ئینشاءڵڵا بەبێ ئەوەی کە هیچ ئاستەنگێک دروست بێت بە پێی و پلانی بۆمان داناوە قۆناغی دووەمیشی تەواو دەکرێت و جێبەجێ دەکرێت و دەخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە. ئەمە بەم شێوەی ئەو قەوسایی ئەچێتەوە بۆ لای زانکۆی کۆمار ئەمە شانەچێتەوە بۆ چۆ؟ بەڵێ ئێمە ئەم شەقامە بەپێی ئەو سایپلان و ماستەری کە بۆمان داناوە هەڵبەت ئەمە زیاتر پسپۆرەکەی دەگەڕێتەوە بۆ ئەندازیاری شەقامەکە بەڵام بەپێی ئەو زانیارانی کە ئێستا لە لای منیش هەیە و ئەتوانم قسەی لەسەر بکەم لە ئێستادا شەقامەکە کە تەواو دەبێت گرنگترین خاڵ لە لای ئێمەوەیە بە زووترین کابی خێنە خزمەتی هاوڵاتیانەوە کە لە هەنگاوی سەرەتادا لە لای زانکۆی کۆمار لەوێ ڕەتی جادەکەی ئەوەی ئەەکەینەوە شەقامەکەی ئەوەی ئەەکەینەوە تا هاوڵاتیان لە زووترین کاتدا بەکاری دێنێت بۆ بەپێی ئەو سایپلان و ماستەرەی کە هەشە بەشێکی دیکەی شەقامەکە کە لە کۆتاییدا تەواو دەبێتەوە لای شاری وەبەرهێنان لێەوە جۆین دەکرێتەوە بە شەقامەکەی لای زانکۆی کۆمار و شاری بابانەوە. دۆستمان بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە جوبیستی بوون ئەمە تایبەتە بە بابەتی دروستکردنی ئەم شەقامە سیمەتریە باولۆرش لێمان نەیە لێرەیە. ئەمە لێواچێتەوە بۆ لای میراسی و شاری وەبەرهێنان لە بلاشەواچێتەوە بۆ لای زانکۆی کۆمار واتە بە دوو ئاڕاستەدا دەڕاتەوە کاتێکە لە فولکەکەی چەقچەقەوە دەیت و داخڵی ئەم شەقامە بێمە لۆد و قەرەباڵغی کەمەکاتەوە لەبەرێ ناوچەیە ژمارەیەکی زۆر لە کۆمەڵگەی نیشتەجێبوونی تایە لۆد و قەرەباڵغی زۆر هەبوو لەسەر شەقامەکانی بەشی خوارەوەی بۆیە بە تەواوبوونی ئەم شەقامە کاریگەری دەبێت و لۆد و قەرەباڵغی کەم دەبێتەوە.